لا یاری لوتکەی هەفتەی سێمی خولی نایابی کوردستان هەندرێنی پێشەنگ لە پیرمان بووە میوانی پێشمەرگەی هەولێری هاوشاری. تیپی میوان زوو گورزی خۆی وەشاند و ئەمیر ئیسماعیل بە هەوڵێکی تاکەسی گۆڵ یەکەمی بۆ هەندرێن تۆمار کرد و تیپەکەی لە یاریەکە پێشخست. هەندرێن هەوڵی ئەوەی دەدا جیاوازیەکە زیاتر بکات. پێشمەرگەی هەولێریش تەنها بەم لێدانە ڕاستەوخۆیەی کۆسرەت باییس وەڵامی هەبوو. نیوە یەکەم هەر بەم ئەنجامە مایەوە. لا نیوەی دوم شەوکەت محەممەد نزیک بوو لەوەی ئەنجامەکە بۆ پێشمەرگە یەکسان بکاتەوە، بەڵام ستون بۆ ڕێگەر هەردوو تیپ ئاستیان لە یەکۆ نزیک بوو. هەندرێن بە دوای گۆڵی دووەم و دڵنیاییدا دەگەڕا. پێشمەرگەی هەولێریش چاوی لە یەکسانکردنەوەی ئەنجامەکە بوو. یاری تا کۆتایی وەک خۆی مایەوە. هەندرێن بە گۆڵێکی بێوەڵام لە یاریەکە براوە بوو. سەرەتا سوپاس بۆخوا یەکەم جار خۆمان حازر کرد، یعنی لەوەی خۆمان حازر کرد کا و ساڵ و کاسی گەمە بکەین. بەڕاستی کا و ڕۆگەمەشمان هەبوو تەوەقعی ئەومان دەکرد گەمەکە زۆر بەقوت بیتن لەبەرەوەی پێشمەرگە گەمەکەیت کە خەسارەی کرد بە مەشۆزمان کردبوو. پێشمەرگەش هەردەم لە ناو مەلعبی خۆی زۆر باشە، بۆیە تەوەقعی ئەومان دەکرد. بەڵام سوپاس بۆخوا توانیمان ئاستەکی باش پێشکەشکەین، دیفاعیەکی باش بکەین. ئەوە لۆمە زۆر مهم بوو. ئەو سێ نقطەیەشمان هینا ئەلحەمدولە بە فەسلی خوای گەورەیە. هیوادارم هەموو گەمەکانەوە سێ نقطەی بین. ئەوە دووەم شکست بوو ئێمە پێشمەرگە، بەڕاستی ئەوە قابلی قبول نییە بوو ئێمە. سەبارەت بیارەکەی ئەمڕۆ بەڕاستی ئەوان توانیان لە هەڵێک گۆڵێک تۆمار بکەن، توانیان لە جێم یەکەم زیاتر باڵا دەست بن لەسەر دیارەکە. بەڵام لە جێمی دوم ئێمە توانیمان بگەڕێن ناو یاریگا، بگەڕێنەوە هەڵ دروستکەین، توانیمان ینی فرسەی 100% دروستکەین کە ئەویش دەگەڕێتەوە بۆ هۆکاری تۆفیق نەبوون. بەڕاستی ئەنجامەکە ئەمڕۆ عادلانە نەبوو، بەلایەن کەم دەکرا ئێمە بە یەکسان بوون بینە دەرەوە. بەم شێوەیە هەندرێن بە سێ سەرکەوتنی لە دوای 1 و 9 خاڵی تەواو پارێزگاری لە پێشەنجیانەکان کرد. پێشمەرگەی هەولێریش تووشی شکستێکی نوێ هاتوو، تەنها 3 خاڵی هەیە. حوسێن محەممەد، کەناڵی پێام، پیرمام.